جموجۆڵی چەکدارانی داعش لە سنووری پارێزگای کەرکووک بەردەوامە بە جۆرێک لە ماوەی 24 سەعاتدا نزیکەی 20 هاوڵاتی لە سنووری قەزای خورمات و ناحێ ڕەشاد ڕفێندراون. هەر لەو میانەیەشدا شەوی سێشەممە لە سەر چوارشەممە دەستگا ئەمنیەکانی کەرکووک ژمارەیەک داوا کراویان بە مادەی چواری تیرۆر دەستگیر کرد. لەو بارەیەوە ئەفراسیا و کامیل وەیس بەرپرسی بەشی ڕاگەیان و پەیوەندیەکانی پۆلیسی کەرکووک بۆ پەیام دەڵێت بە پێی زانیاریەکانی لای ئێمە و جۆری جموجۆڵە چەکداریەکان ئەو گروپانە چەکداری داعشن لە دەرەوەی کەرکووک شەوانە دەچنە سەر ماڵان و ئەوەی مەبەستیان بێت ئەنجامی دەدەن. بۆ چوونەکان و بە شێوەیە گشتی دەرەکەوەی ئەمانە گروپی داعشن بە تایبەتی لە دەرەوەی شاری کەرکووک، یعنی لە ناوچەکانی داقوق، لە ناوچەکانی حەویجە، لە ینی بینی با بڵێن کەرکووک و تکریت و ئەو سنوورانی بینی کەرکووک و مۆسڵ و ئەوانە کۆمەڵە گروپ هەن، شەوانە چنە سەر دیەکان، شەوانە چنە سەر خەڵک، چنە سەر ماڵان، خەڵک ڕفێنن، خەڵک تعدا لە خەڵکەکەن، بە تایبەتی ئەو خەڵکانەی کە با بڵێن هاوکاری دەستگا ئەمنیەکان بکەن ئەوان ئەچنە سەر ئەو هەوڵاتیانە. دوای 16 ئۆکتۆبەر و سەرەڕای ڕاگەیاندنی کۆتایی داعش لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەو گروپە چەکداریانە لە سنووری حەمرین و حەویجە لە پارێزگای کەرکووک و ناوچەکانی هەردوو پارێزگای سەلاحەدین و دیالە جموجۆڵی بەردەوامیان هەیە. سەرۆکی لیژنەی ئەمنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئەو گروپە چەکداریانە بە داعش نازانێت، پێی وایە ئەمانە دەستێکی سیاسین و ئامانجیان ترساندنی هاوڵاتیانە بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکان. ئێستا داعش لە 160 ئیمکانێتی لەدەستداوە لە ڕووی مادیەوە، لە ڕووی لۆجستیەوە، لە ڕووی چەکەوە لێرە لێرێ دەرەکەون، بەڵام ئەوەی مەقسەدە بگرێم ئەوانەی ئەگیرێن داعش نین، گروپی چەکدارن، گروپی چەکدارن لە مەنتیقە کوردەکان کوردەگرن بۆەوەی کورد بەبێەوەی پیان بڵێن ناتوانن بە کورد بڵێن بڕۆ، بەڵام ئەوان لە ترسی ڕوح و خێزانیان بارەکەن و کەرکووک بەجێڕن. ئەمە سیاسەتێکی شۆڤینیانەی جارانە، ئێستا بە ئالێتێکی تر قەنەعەتەکەی ئەوانە داعش نین. ماوەی زیاتر لە 10 ساڵە لە باشووری کەرکووک گروپی چەکداری جۆراوجۆر سەر هەڵدەدەن و خۆیان لە سنوورە شاخاویەکانی حەمرین و شوێنە پڕ لە جیای ژاژ و هامیشڵانەکانی حەویجە حەشار دەدەن. حکوومەتی عێراقیش تا ئێستا نەیتوانیوە ئەو جموجۆڵانە بنەبەڕ بکات و ئاسایشی ناوچەکە لەو گروپە چەکدارانە بپارێزێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.